بە بۆنەی 20مین ساڵوەگەری بڕیاری 325 نەتەوە یەکگرتووەکانی تایبەت بە ژن و ئاشتی و ئاسایش ئێمە لێرە هەر ئەعلانی ئەوەشەکەین کە پلانی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ساڵەکە ئەمان بیتن وەکو ساڵانی پێشتر نابێ دیارە ئافرەتان ژنان خانمان لە وڵاتی ئێمە هەمیشە سوتماکی ململانەکان بووینە بەداخەوە و یەکلاکەرەوەی کێشەکان بووینە لەبەر ئەوە هەوڵماندایە یاخود ئەوە ئەرکی حکوومەتە کە هاوڵاتی بپارێزی کەواتە پاراستنی هاوڵاتی ئەرکی حکوومەتە بەڵام ئەگەر سەیری ئەو هەموو نەهامەتیانە بکەین هەر لە شەڕی داعش هەتا ئەنفالی گەرمیان و بارزان و هەڵەبجە و ئەو هەموو قەیرانانەی بکە بەسەر ملەتی ئێمە هاتووە بۆ تایبەتمەندی هەرێمی کوردستان وای لە ئێمە کردووە کە چاوێک بەو پلانانی چە ساڵانی پێشتر کردویانە دابخشێنینەوە و تایبەتمەندی هەرێمی کوردستان بپارێزی بۆیە هەر لەناو پلانی نیشتمانیەکەی پلانی عێراقی کە لەسەر 325 پلانی هەرێمی کوردستانمان دەرهێناوە بە لە بەرچاوگرتنی تایبەتمەندی و جوگرافیا و وەزعی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئێعلانی ئەوە ئەکەین و ئێمە هەر لە سەرەتای کە چوینە ئەنجومەنی باڵای خانمانی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستم بەکار کرد چاو پێداخشانەیەکی زۆر وردانم لەسەر ئەو بابەتە کرد و هەوڵی ئەوەمدایە بە قەناعەت لەگەر و تەفاهم و قەناعەت لەگەر بەغدا و هەروەها بە ئامادەبوون و پشتگیری UN Women کە حکوومەتی هەرێمی کوردستان پلان تایبەت بەخۆی هەبیتن و لیژنەیەکی تەنسیقی هەبی بینی بەغدا و بینی هەولێر ئەو پلانە هەمویان لە ینی لەناو یەک پاکێج وەکو یەک پاکش تەقدیمەکرێ یەک پلانە بەڵام ئەوەی هەرێمی کوردستان خەڵکێک نایە مەسەن لە شوێنێکی ترەوە تەقیمی ئیشەکانی تور بکە یان ئیشی تورکە ئەبێ لێرە لە هەرێمی کوردستان و بڕیار لێ بدرێ و داواشم لە حکوومەت هەیە لێرە باس لەوە ئەکەین کە ئەبێ بودجەی تایبەت تەرخان بکەن بۆ جێبەجێکردنی پلانەکانی 325 جێبەجێکردنی پلانەکانی 325 کە تایبەت بە ژن و ئاشتی و ئاسایشن ئەوانە لەلایەن مؤسساتی حکومی و هەروها کۆمەڵگەی مەدەنیەوە جێبەجێ دەکرێتن و هیوادارم کە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەهانامانەوە بێت چونکە بەڕاستی ئەو بارێکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر قورسە بە تەنیا وەکو حکوومەتی هەرێم ناتوانانی هەڵیگرێ بۆیە هەوڵە دەین کە چ لە حکوومەتی فدرال و هەروها لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لایەنە پەیوەندیدارەکان هاوکار بن بۆ جێبەجێکردنی ئەو پلانە.